بەناوی خوددا کەمپینی لە کەرکووکەوە بۆ ڕۆژاوا بە دروشمی کەرکووک بۆ ڕۆژاوا لەسەر پێ ڕاگەێنین بەناوی خەڵکی شاری کەرکووک و سەرجەم زیاتر لە 15 ڕێکخرا و گروپ و ناوەند و کۆمەڵە و تیپی هونەری و چالاکوان و ڕۆشنبیر و مامۆستایانی ئاینی و گەنجانی شاری کەرکووک ئەم کەمپینە ڕاگەێنین. لەم کەمپینە ئەنجومەنێکمان دروست کردووە لە 12 کەس. ئەم ئەنجومەنە دوێنە کۆبوونەوەی خۆی کرد بۆ ڕاگەیاندنی ئەم کەمپینە کە دیارە ئەم کەمپینە بۆ 10 ڕۆژ لە ناو شاری کەرکووک و گەڕەکانی شاری کەرکووک و دەوروبەری لە قەزا و ناحیەکان وەکو پردێ و دووز و لەیلان و قەرانجیر و دەوروبەری شاری کەرکووک چالاکیەکانمان بەردەوامە بێت. لەم کەمپینە زیاتر ئێمە کار لەسەر ئەواکەین هاوکاری مادی بە تایبەت وەکو پارە کۆکەینەوە بۆ لێقەوماوانی و ئەوانەی کە لە ڕۆژئاوا پێویستیان بە تایبەت بە دەوا و دەرمان هەیە بۆ ئێمە لە ڕێگەی مانگی سووری کوردی نێودەوڵەتیەوە ئەم هاوکاریانە لە شاری کەرکووک ئەگەینێن ڕۆژاوە. ئەم کەمپینە کۆمەڵە چالاکیە بێ وەکو چالاکی هونەری لە ناو گەڕەکان و تیمی گەڕۆکمانە بێ لەسەر جەم گەڕەکان و قوتابخانەکان و پەیمانگا و کۆلیژەکان. بۆ ئێمە بە ناوی ئەنجومەنی کەمپینی لە کەرکووکەوە بۆ ڕۆژاوا ئەم کەمپینە ڕاگەێنین داوا لە خەڵکی شاری کەرکووکەکەین داوا لە دەوڵەمەندەکانەکەین خاوەن کۆمپانیا و کاگەکان بەدەم برا و خوشکەکانمانەوە بێن لە ڕۆژاوا بۆ هاوکاریکردنیان ئەگەر بە بچووکترین شت بێ.